گەشتی پرۆگرامی شێفی ڕەمەزان بەردەوامە و ئەوڕۆ لە سلێمانیم. پرۆگرامەکەی ئەو ڕۆمان ئەوەندە تایبەتە میوانەکەمان بەخۆی دەیەوێ بازاڕیمان لەگەڵ بکە و لە هەمان کات خواردنی لەگەڵ شێفی دروست بکە. مەطبەخی ئەو ڕۆمان لە شاری سلێمانیە و شێف خواردنەکی خۆشمان لۆ دروست دەکات بە برنجی. خواردنەکە ناوی برنج بە پاقلە و شبیتە. لە عینەن وەخت میوانەکی زۆر تایبەتمان هەیە و هاتیمە ئەو دوکانەی هەست دەکەم شبیت و پاقلەی زۆر فرێشم بەدەست دەکەوێ و میوانەکەم پێش من لە دوکانەکەیە. سەلام عەلەیک کاک نزار کوی ئەحواڵت تەندروستی؟ هەڵێ تۆ لەبەر بەرنامەکە ناڵی کوردی باشترە، ینی تۆ ئەوە پێ باشتر لە کوردیەکە؟ کوردی ئێستاکە زۆربەی گەورەیە ناسکی کەمە حتا باڵامە گەورەیانی بڵێ نەکتێ باڵیان بەرز. برام دنکە پاقلەتێ لەگەڵ شبیتی؟ باڵێ وەڵی ئەگەر لە بۆم دانێ ئەوڕۆ لە بۆ بەربانگی کاک نزار شێف بێژان برنج بە پاقلە و شبیتمان لێ حازر دەکاتن. ئەتوش دەبی زەڵاتەی زۆر خۆشمان لە حازەکەی هەر دەبی. جامە ئەزانی لەگەڵ چیا خۆشە لەگەڵ بایامەکەی بامی کسپی ماست و ئەمە و بایام لەگەڵ هەندێک سیری سیر خۆشە ئەمن برادرم لەگەڵ سیری زۆر ئەخۆی لەناو بەرکتە سیرەکە ئاڵا. هەر شارێک بە خواردنەکی تایبەت بەخۆی بەناوبانگە. سلێمانی بە چ خواردنێک بەناوبانگە کە ئەو خواردنەی ببینم بزانم ڕەمزی سلێمانیە؟ سلێمانی بە زۆر خواردن بەناوبانگە، بەڵام ئەوەی کە زیاتر دیارە کفتەی سابونکەرانە. کفتەی سابونکەرانیش بە پێی ئەوەی کە باس کراوە و خوراوە بۆ خواردوشمەلەی ئەو موادانی کە پێی دروستەکرێت ناوەکەی ئەو بەتانەی کە زەرورە وەکو کشمیش و بایام و قیمە و پیاز و کەرە و زۆمانی زۆرترینی تایە وە خۆش یەگرێت ڕاستانی کە لە هێشکێنیت ئەوە نییە لێ بکەیت ناسکە ئافرین کفتەچی ناسکە. ئەمن جێم لێ بووە کە سلێمانی زۆر بە ترخێنەش بەناوبانگە. ترخێنەش زۆر خۆشە. ترخێنەیەشێک لەو خواردانەیە کە من زۆرم حەز لێ، من زۆرم حەز لە خواردنە کوردەواریەکان فۆلکلۆرەکان و خواردنی دەریایی ئەتوان بڵێم زۆر نیی زۆرم خواردەوە لە کوردەواری شایانێ هەموو خواردنێکە کۆم شتێک نییە بڵێن وەڵا حەزم لێ نەبێت یەکشتم نەخواردەوە ژمارە بەڕاستی هەر خۆمەر نامێ ماڵی ئاوێ زۆر ناشین ڕاستە. بەڵام ترخێنە لە مەرحەلەیە کەمی خۆشەکە بێتە تەڕەساس لە تەڕەساشی تام و لەزەتی خۆی هەیە لە پاشان دوایە وشکێکەنەوە و ئەوسان قسە سەرهین لەسەر دیوار و سەرباندایانە نابۆی وشک بێتەوە ئەو جدەیکەنە لە مەرحەلەی زستانە زۆر زۆر خۆشە. ڕاستە. کاک نزار لە کۆمەڵگایمە بە تایبەتی پیا و زۆر خواردنی دروست ناکە ڕەچاوی ئافرەتان، بەڵام دەبینم ئەتوو زۆر حەزت لە خواردن دروستکردنیە و کە باسی خواردنیش دەکەی زۆر بە چێژەوە باز دەکەی و ما حەزمان بستێ سەبەبی چییە؟ بەراورد کەم لەگەڵ میهنەکەی خۆمە ئەگەر من ئێستا لە ناو کاری هوەری نەبوومایە ئاکتەر نەبوومایە لەو شێوازی کە ناسراوم دڵنیا بە شێفێکە بووم لە شێفەکانی کە هوەرێکی ئاسان نییە ئەتوانم بڵێم بەقەدەر وەسەتەکەی خۆم خۆشێ ئەو مەرحەلەی کە خۆم ئەو خواردانێکە دروستەکەم هوەرەکەشی زۆر قورسە ڕاستە ئەدەنی چۆنە بە ڕەنگا و ڕەنگی نییە بەتامە بەتامە و بە دڵنیاییشەوە من ئەوەی لە خەیاڵمە دام ناوەڵم جارێکە نەختێکم کردووە چەنیێڵێ بە بەرمەوەماوە بەڵام لە مەرحەلەیەکە وای لەیەکە خۆم جێگایەک دروستکەم وە خۆشم شێفەکەی بکەم ینی خواردن بچینە مەطعامی کاک نزاری و خواردنی بخۆین بەدەستی کاک نزاری ژێکم بە شەرتی چەپۆ پاک و خاوێنی تەندروستی مهمە ئەوە ئەکەم و بۆم گرنگ نییە جێگاکە چەنە ڕاقی بێت جارێکە با خواردنەکەمان تامدار و خۆش بێت ئەو کاتە دیکۆراتەکە.
مەطبەخی خۆمان لە سەیرانگای گەشتیاری سەرچناردانایە و شێف برنج بە پاقلەمان لۆ دروست دەکا و کاکنزاریش زەڵاتەی تایبەت بەخۆی. ئێستا هەستان چییە کە پێکەوە خواردنی دروست دەکەن و ئەها پێش بڕکێ لە معبێنتان؟ ئەمن هەستاش زۆر خۆشم هەیە دایمەن عەزم لێکە ئەو کەسانی خواردنی دەزان پێکەوە خواردن دروستکەین بزانین ئەها خواردنیشیانمان خۆشترە. یعنی پێت ناخۆشی کاکنزار خۆی شێفە باشە من زەڵاتەیە شکوریم بڵە زەڵاتی نەکردووە کەواتە قازانجەکە ئەوەیە نەختێکیش بجوم نەکەیتە سەر زۆر باشە شێف کەرستەکان چەند کە لە بۆ برنج بە پاقلەی دەبیتن؟ کەرستەکان پێویستمان بە برنجەیە برنجەکەمان شوشتەوە پێویستمان بەدەستکە شبیتی هەیە جوان وردمان کردیا بە پێویستمان پاقلە هەیە پاقلەکەش دەبی پەلکەکەی جوان لێکەینەوە ئەگە پەلکەکەی لێ نەکەیەوە نابیتن و زۆر ڕق دەبی ناو برنجی بەس ئەو پاقلانێکە ناو قۆدیان شوشە هیچ مشکلەی نییە دەتوانی پەلکەی لێ نەکەیەوە ئەمن بە زالیا شتێ دەکەم زۆر کەسەیە بە زالیە تێناکە پێویستمان بە پیازەیە زەیت و خێش بەکاردێنین و تاوە شێف ئەو پاقلێرەوە بەدنت دەخێنە یان ورد دەکەی؟ ناورد ناکەی ئاوە خۆی دەمەکە زەردیشی دەبێتە دوولەت بەڵێ یاراوە بێنێتەوە بەخۆی لەگە کوڵانی زۆر ناسکەوە چ پەلکەکە لێ کردەوە لەگە کوڵانەکە دێتە دوولەت زۆر باش کاک نزار قەدە تۆ خواردن حازە کردی بە دەستی خۆت؟ والله یەگە ڕاست بڵێم نەوەڵڵا بەس بۆیان کردوم خۆش بۆ زۆر خواردن باشەکە من ئەبزانام ڕۆژهەڵاتی زۆر ئەیکەن بەڵێ بەڵێ زۆر بەر هەیە بەڵام تایبەت نییە بەجێشی زۆر کەس من لێ خواردمە بۆ ڕاستەوە کاک نزار ئەو کەرستانەی تو چییە لە بۆ جاچی نییە تشتە شتێکەڵ ناکەین ئەم ماستەمان هێناوە ماستی بۆنکزی پێڵێن ئەمە جەرگیرەکەیە ئەم دوانە میکسەکەین بە یەک ماسەوەکە پەڵپینەکە لەبەرەوەی کە قاپمان زۆر زۆرە چیمان کرد ئەمە کاهوەکەیە لەگەڵ چڕە پیاز نەختێکم تێکرۆ لەگەڵ چورەکە خچمە تێرەوە دوایین ئەم هەناری تێکەین دوایین پەنیرەکەی تێکەین ئەم بایامە ئەتوانی میکسکەین لەگەڵ ئەمەشا ئەتوانی بیشکردنە ئەمە زۆر خۆشە ئەم سیرە کە من زۆر زۆرم حەز لە سیرە هادەمم ئاوی کرد بووی تێکەڵایەکەین لەگەڵ خیار و پەڵپینەکە خیار و ماستەیە خاڵ و خاڵ خەواڵونە خیار و کاهوو کەهر و ماست و ئانەشێ بەڵام ئەمان زۆر حەزم لێتی تایبەتە ئەو بیبەرەش دوایەکەینە سەر ئێرە ئەو زەڵاتەیە ئەو هەموو شتە تێکەڵ دەکرێت ئاساییە یان ئاسایی نیە؟ نە ئاساییە لە بۆی شتەکان یەکدری دەگردیتەوە جەرجیلە کاهوە تورە بیبەرە و پەنیری تێدا ئاوی لیمۆ تێدا بادەمی تێدا کەرستەکان شتە شوای تێدا نەکەم خالەفە بی برنجەکەمان وا لەسەر ئاگریە کۆ کاک نزار شێف وەسعەکە چاکە زۆر جوانە زۆر خۆشە شێف دەست پێ بکەم دەست پێ بکە لەبەرەوەی کە دوایش باسم کرد ئەمە ئەزانی چیتیە ئەمە کاهووە تەڕە پیازەکەیە تورەکەیە یعنی بەشی هازیمە و بەشی پیازەکە و بەشی نەکەم تێکەڵاو کرۆ لێرە هێنی بەم شێوە تێکەڵاوەکەینەوە جارێک تێکینێرە بۆی جێبێتەوە ئەمەش بیبەرە ڕەنگا و ڕەنگەکەمانە ڕەنگی کەمان هەبوو بەس نازانم چی لێاو ئەوە بە سۆر و زەردەکەمان سۆر و زەردە کاک نزار زەڵاتەشکە داناهی زۆر سپاس دەکەم جا بۆی لەبەرەوەی ئەرکەکە زۆر نەقورس نەبێت لە هەچەنە ئیشەکەش قورسا ئەو سیانم بۆ تێکەڵاوکەی مەمنونە بم ئەنجام جەرجیرایانی جەرجیر بەڕاستی من زۆر زۆرم حەز لێتی زۆر زۆر سەوزەیەکی خۆشە لەلام یعنی بە تایبەت هەمە من لە ماڵەوە زۆر سەوزە و شتم هەیە لە ماڵەوە ینی هەموو ژەمێکەمە ئەمەش بایامەکەی کەوتم خۆی بایام هەیە سوێر کراوە بەس من بەڕاستی زۆر حەزم لە هینی سوێر خسمەتە نەرم ببتەوە لە بۆ دەم خۆش ئەو بادەمە خۆشی کەمە کوڵایە بەڵێ پەنیرەکەمان نابی سوور بیتن ئەگەر سوورتایم بشۆینەوە سوێر باش نیە چکەی ساخی پێوەکەینەوەی زیاتر خوێ بڕوا دوایی با دوعاکشمان لێ نەکەن ڕەمەزانشە زۆر تێنیت دەکەس زۆر لێدا تەرتیبات تەسەوور ناکە جاوە چاکە توشتەکەم نایڵێ ها قۆڵم ئاوە زۆر زیاتر ناڕوە کاک نزار بەخۆت حەزت لە چ خواردنە چیە لە کنت زۆر تایبەت بیتن بخوای خواردنی زۆر ئەمن زۆر حەزم لە خواردنی دەریاییە ڕاستی پێ بڵێم زۆر زۆرم حەز لە
ڕۆبیانە خواردنێکی تایبەتی ژیانی خۆم کە حەزی پێ بکەم و دایم ڕۆبیان سۆری کێوە زۆرم حەز لێیە زۆر کەس نایخواوم حەزیان لە خواردنی دەریای نییە من ئەختەبوتیشم خواردووە وەکو باسم بێنەوە نیە ئەختەبوتم خوارد خۆشە زۆر باشیشە ئەو جامەش سفرەکەمان حازر دەکەین خواردنەکان لەسەر دادنین میوانە چی دیکەی زۆر تایبەتمان هەیە دادەنیشین ئەو خواردانە تام دەکەین و قسەی دەکەین و باز بە خواردنی دەکەین و بەخوا کاتێتی ئێستاش سفرەکەمان حازرە و خواردنەکان زۆر بە تایبەتی ڕازایتەوە دەستت خۆش بی شێف دەست خۆش کاک نزار زۆر بەخێر بێ کاک زۆر سپاس بۆیەوە بەڕێز هیوادارم سفرەی ماڵێکاوە هەموو ڕازاوە بێ ئیشەڵا ئینشەڵڵا کاک محەممەد معبێن لەگەڵ خواردنی کووە وەڵاهی بەس دەزانم بیخۆم بەس دەزانیم دروستکردنی بە قورعان هیچ نازانم ئەدی قەت چا سووتێنم کاکنزارەوە هەر خواردنی کاک نزار شێفێکی زۆر باش بەس قوڕ بەسەرەوەی کە لە دوای ئەوە شتەکان پاکاتەوە پیس نەفەریە زۆشتی پیس باسم کردکەوە لێرەش تەژم سێدەکەم پارچێک بە ئاسمانەوە یەک بنیێن شتیە بێ مەسەرەن پیس علاگەیە لە پڕ تر شتەکڕی کاچی بازایی لەگەڵاکەی لاکەبی ڕاستە ئێستاش حەزم لێ خواردنەکان بەخوا من ناخۆم قەی ناکە بەخوای دەست ڕادەچێش تاقی دەکەنەوە بەس خۆش ئێستا تامیەکەین ڕەنگی زۆر جوان دیارە دیزاین زۆر جوانە بزین تامی وەڵی ئەمە من ئایسا بەسەریایی ئەمە ئەخۆم باهین نەبێ کاک محەممەدە تو قەدە و برنجت خواردیە وەڵی برنجێکی زۆر جوان دیارە وەکو ڕنگ و ڕوو بەڵا خواردومە بەڵام زۆر کەم زۆر کەم کاک حەمەد تو خواردنەک لەکنێت و زۆر تایبەتە یاپراخ یاپراخ دەگمەنە پیا و حەزی لە یاپراخ بێ دایکم زۆر خۆش دروستیەکە بەس ئیدا کرد دەخۆی دایکم و خوشکێکم زۆر خۆش دروستیەکانی تر زیاتری خوشکەکەمە خۆمە زۆر حەمە نەختە لە دایک شێترسێت ئەمە ئەو قسانە بکات تەبیعی وەریگرن کاکە بۆری نەدەستم 18 ساڵە بێکەوە هەر بە تەنیا ماشەڵڵا هەمان شویان کردۆژنیانە ناوە بەس خۆم و خۆی بێکەوەین جا تۆ دیقەتی یەشتی نزارە نایەوە لە کاتی قسەکردنا کە مۆزوع جدی بێوەمانە بیجا پێ دەڵێ شتێکە پێ بڵم هەر پێشە ناڵێ دڵم تەنگە لاخیڕم کاکە دەبیڵێ مردم دەستان خۆش بێ زۆر بەخێر سواز بۆیەوە دووبارە هیوادارم سفرەی هەموو ماڵێکەوە ڕازاوە بێ خوان هەموو ماڵێک سفرەکانیان ببینینەوە بە ڕازاوی بە جوانی دەستخۆشی بۆ شێف بۆ تۆش بۆ یاخواتە جوانەش هیوادارم زەڵاتەکە حەمە زارە لێم مەخوات ئەی بۆ لێ ناخۆن بەخیل ئیشی خۆم دوایزانم تەواو بووی قسەکانە خۆش کاک نزار بووە شێف ئەوڕۆ زۆر سپاس بۆ بینەرانی ڕوودا و سپاس بۆیە سپاس بۆ هەموو ستافەکەتان دەستان خۆش بێوادارم کاتێکی خۆشمان بێکەوە ببێتە سەر و زۆر سپاس بۆ تۆش زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ